بۆی کە ئێستا جوانتر باسی پرۆژەکە بکەین چۆنە و کێ ئەتوانێت لی سوودمەند بێ ئام پرۆژەکەی تەواوە بێ یەکەکانی چۆنە میوانداری بەڕێز حاجی کامرانمان کردەوە بەڕێزیان بەرپرسی فرۆشتنی پرۆژەی لاڤندەرن کاک حاجی کامران بەخێر هاتیەم کاتت باش زۆر سپاس سڵاو و ڕێز بۆ جەنابەت بۆ هەموو لایەک و بۆ کەناڵەکەتان بۆ کڕێرانی لاڤندەر پیرۆزە من لێرە پیرۆزباییتان لێکم بە هیوایەوەی کە پرۆژەیەک هەم زوو تەواو بێ لە خزمەت هاوڵاتیان و لە خزمەت هەموو هەولێر و هەرێمی کوردستانی شابێت بە گشتی کاک حاجی کەریم پێم خۆشە خۆت باسێکی ئەومان بۆ بکەی چۆن بڕیارتاندا لەو شوێنە گرنگ و استراتیژیە پرۆژەی نیشتەجێبوون دیاری بکەن و بۆچی تەنها ڤێلایەن وردەکاریەکانی بە چ شێوەیەکە بێت لاڤندەر پرۆژەی نیشتەجێبوونە یەکەم پرۆژەی لاڤندەر بە ناوی لاڤندەر کە پێکاتۆ لە شوقا لەسەر شەقامی گشتی کەرکووک کە لە 2026 هێنامانە بازارەوە بۆیە دەنگدانەوەیەکی زۆر ناوێکی تازە بەس دەنگدانەوەیەکی گەورەی هەبوو لە بواری نیشتەجێبوون بۆیە هەروە لەبەر ئەوەش بوو کە بیرمان کردەوە لەوەی کە ڤیلاژ دروستکەین لە شەقامی 150 مەتری هەولێر ئەکەوێتە ناو پشتێنەی سەوزایی هەولێر کە شوێنێکی زۆر ستراتیژی شاری هەولێرە. باشە ئەگەر من لێت پرسم جیاوازیان پرۆژەی ئێوە لەگەڵ پرۆژەکانی دیکەی نیشتەجێبوون چییە؟ بەڵێ چ پوینتێکی زۆر گرنگتان هەیە چ خاڵێکی زۆر گرنگ هەیە کە جیاوازیەکی دەربخات لەگەڵ هەر پرۆژێکی دیکە؟ ئێمە جیاوازەکانمان زۆرە وەکو لۆکێشن بەڵێ تاکە پرۆژین کە ئەکەوێتە ناو پشتێنەی سەوزایی کە سەوزایی دەورەی داوە وەکو پشتێنەی سەوزایی وەکو داخلی مەشروعەکەش ناوی پرۆژەکە زیاتر لە 133 پرۆژەکە سەوزاییە بۆ هەر ڤیلایەکەش 55 مەتریمان کردێتە باخچە بۆیە لایەن سەوزاییەوە سەوزایەکی باشی هەیە هەر بۆیە خەڵکە زۆر حەزی پێکات. باشە ئەم پرۆژەیەواتە هەر ڤێلایەک باباسیەوە بکەین هەر ڤێلایەکە دروستەکرێ لە ڕوبەری چەند دەست پێەکانی کەمترین ڕوبەر هەتا زۆرترین ڕوبەرەکان وەکو بینا 220 مترە وەکو باخچەش 55 مترمان کرێتە باخچە کاتە 275 متر کۆی پرۆژەکە لەوە ڕوبەری زیاتر نییە 220 مترە بە 55 متر کاتە 275 متر پرۆژەکە پێکاتۆ لە 180 دۆنم کە 920 ڤیلامان لەسەری دروست کردووە ئەکاتە 4 زۆن لە ئێستا دەستمان پێکردەوە بڵێ لە زۆنی بی و سی ئیش دەکەین و خستنە بازارەوەمان بۆی کردووە واتە تەواو کراونیان دەستان کردو تازە دەستمان پێ کردووە دوو نمونەشمان وا لە تەوابووندایە نمونونەکان لە تەوابوون بەڵێ لە تەوابووندایە نرخەکانش جیاوازەکان وەکو سەوزایی واسم کرد لۆکێشنەکەمان زۆر تایبەتە ڕاستە سەوزایی ناو پرۆژەکە و سەوزایی دەرەوەی پرۆژەکەش وەکو نرخەکانشمان بێگومان جیاوازیمان زۆرە لەسەر پرۆژەکان هەم وەکو نرخ هەم وەکو ئەقسات. باش ئێستا با باسی نرخەکە بکەین من یەکەم جاویستم بزانین ڕوبەرەکانی چۆنە لەکوێ ئەنج بۆی بەپی ئەوە تا چەند نرخەکانی ئێوە گونجاوە لەگەڵ ئەو مەرجانە لەگەڵ ئەو تایبەتمەندیانەی کە هەیە لە پرۆژەکەتان. لۆکێشنەکەمان باس کرد نرخەکان لە 15 دەفتەر و 90 وەرەقەوە بۆ هەر ڤیلایەک کە 275 مترەکە ئەمە بە کاشیان بە شێوە ئەوە بە ئەقسات 15 دەفتەر ڤیلایەکی لەو شێوە لەو شوێنە خۆشە کە شوقێکی بچووکە کڕی بە 15 دەفتەر بۆیە باسی جیاوازیەکانی نرخەکان بکەین 15 دەفتەر و 90 وەرەقە بە 5 دەفعە دەدرێت تاکو کلیلی شوقەکە ڤیلاکە وەرەگریت پێشەکەی چەنە 270 وەرەقە 270 وەرەقە بۆ پێشەکی ڤیلایەکی لەو شێوەیە و لەو شوێنە بەڵێ ئەوە ئاسانکاریەشمان تەواو کردووە بۆ ئەوەی کە خەڵک بە ئاسانی بتوانێت بێتە ساحێبی یەکێکی نیشتەجێبوونی خۆی. وڵاوی ئێوە کردوتانە هەر شتێکی چاکمان زۆر تایبەتە زۆر تایبەتە یعنی تەنانەت ئێستا گەر بگەڕێ شوقەیەک تۆزە بە کوالیتی بێت لە قاتی ئەخیریش بێت بەو پێشەکێ دەستە ناکەوێت. ئێمە ڤیلایەک کە 275 متر کە بە ئەقسات بە درێژخایانش یعنی تاکلی 170 پارەکە دەدەیت 130 دەمێنێتەوە بۆ دوای وەرگرتنی ڤێلاکە بۆ ماوەی 500 باشە گەر کەسێ بێ مانگانە 500 دلار دەدەیت تقریبا تاکو ڤێلاکە وەرەگری 11 دەفتەر دەدەیت تاکو ڤێلایەک وەرەگری 11 دەفتەر دەدەیت باقیەکی دەمێنێتەوە بۆ 5 ساڵ
مانگانە 4 دەفتەرە مێنێتەوە مانگانەی 4 دەفتەریش بۆ مانگانە ئەوەش تایبەتمەندانی ئێمە ئاسانکاریمان کردووە لە هیچ پرۆژەیەکانی نە لۆکیشن نە وەکو نرخ وەکو ئەقساتش باش ئەو 4 دەفتەرێتەوە بە چەند مانگە درێتەوە هەر بۆیە دەنگدانەوەی زۆر هەبوو کڕیارێکی زۆر ناوی خۆی نووسیوە باوەڕکە ئەوەندە ناو نووسراوە ڕەنگە فریای ئەو دوو زۆرە نەکەوین کە لە توموحی قرارەکان بێت لەخوا بە زیابی ئینشەڵڵا هەروە بتوانن پرۆژەکە گەورەتر ئەوە بەرەکەتی خوای گەورەی ئینشەڵڵا هەروە بێ باشە کاک حاجی ئەوەی کە ئێستا دەستان پێ کردووە لە ئایندەیە یاخود با بڵێن ماوەی چەندێکی دیکە تەواو بێت ڤێلاکان 2 ساڵ و نیو 2 ساڵ و نیو بەڵێ 2 ساڵ و نیو کلەکان ڕادستی خاوەنەکانەکەن و هەموو زۆنەکانی ئەو دوو زۆنە باش ئەو دوو زۆنی ئێستا کە خسمانتە بازارەوە تۆزە باسی کوالیتیەکانیم بۆ بکە تۆ ڤێلایەک بەم نرخە پاڵپشتیکراوە بەڕاستی لە هیچ شوێنێک ئەمە دەست ناکەوێت بە تایبەت لە هەولێر چونکە پایتەختە بتوێنێتێ پایتەخت لە هەموو دنیا کڕینی مڵک و هەتا لە ڕووی کوالیتی ژیانی شەوە جیاوازترە نرخەکان بەرزترە بەڵام ڤێلایەکی لەو شێو لەو شوێنە استراتیژیە زۆر باشە ئیجا هەر بۆیە دەنگدانەوەکی زۆر بوو کە کڕیارەکان زۆر بوو بەڵێ ئێمە وەکو ناونیشانی خۆمان لاڤێندەر 4 تایبەتمەندیمان هەیە پێم خۆشە باسی بکەم لێرە پێم خۆشە یەکەم بۆیە کە کڕیاری زۆری هەیە ئێمە کوردەواریوتی کەمخۆر و دایم خۆرمان هەڵبژاردووە قازانجێکی کەم بەردەوامێکی بەڵام بەردەوام بڵێ یەکەم لۆکێشنێکی زۆر باش هەڵبژێرین بۆ یەکەکانی خۆمان باشە خاڵێکی باش بەڵێ وەکو لۆکێشن بەڵێ دووەم کوالێتێکی بەرز سێەم نرخێکی گونجاو چوارم ئەقساتی مڕێح بۆ ئەوەی هەموو کەس بتوانێت بێتە ساحێبی خاڵی یەکەم و سێم و چوارەم زۆر ڕوونە با باسی دووەمیان بکەین تایبەتمەندی دووەمیان وتە کوالیتێکی باشە گونجاو کوالیتی گونجاو بۆ ڤێلایەک بۆ شوێنێکی نیشتەجێبوون شوقە بێ خان و بێ ڤێلایەک بێ من وەکو خۆم و کابانی ماڵ هەمووی سەرەتا خانمان بڕیاریان لەوەی شوێنەکە چۆن بێ بیر لەواکە تۆ کوالیتی شوێنی نووسن چێشتخانە ئەمانە هەمووی جیاواز بێت تایبەت بێ ئەمانی تیا جێبەجێ زۆر تایبەتە بڵێ واجهەی ڤێلاکان کلاسیکە باشە ئەوە زۆر جوانە تاقی شەمسیمان بەکارهێناوە بۆ کەواتە سۆلەر سیستەم بەکارێنێ بڵێ پاکڕاگرنی ژینگە بەڵێ هەروەها غازی مەرکەزیە ئەمڕۆ خەڵک تۆزێ بە سای غازەوە ماندیە بێت ئەمە بیرمان لەوە کرێتەوە کە غازی مەرکەزی بێت دکتی موبەریدەی هەیە هەروەها حسابی ساردی و گەرمیش کراوە یعنی بێجگەلەوەی کاتوانین سپلێت بەکاربێنێت دوای موبەریدەش بەکاربێنێت و شۆفازشی تێدایە گەرم کردەوە باشە بیناکە بەچی دروستەکرێ بە بلۆک بەخشت دروست کرد جا بەخشت بێ پێویستی بە موبەریدەشتیش ناوێ حسابی هەموو شتێک کراوە باشە یەک ڕنگتان داناوە بەڵێ یەک ڕنگمان داناوە ڕنگێکی زۆر جوانمان هەڵبژار هەر ئەوەیە کە لە وێنەکە یابینیمان لەوێنەکە دیارە زۆر جوان و تایبەت وڵای من لێرە حەزم لێ کردووە بەڵام بە هیوای زوو تەواو بێ و کاتە ئینشەڵڵا هاوڵاتی پرۆژەی شوقەکانشمان هەر بەو شێوازە بوو بۆیە پرۆژەی شوقەکانش دەنگدانەوەیەکی زۆری هەبوو کە لە شوێنێکی زۆر ستراتیژی شاری هەولێر ئەکەوێتە شەقامی گشتی کەرکووک کەوا هیچ پرۆژەیەک نە لە ڕووی دیزاینەوە نە لە ڕووی لۆکێشنەوە نە لە ڕووی نرخەوە وەکو ئێمەی پێ نەکراوە بۆیە لە شوقەکانش دەنگدانێکی ئێستا بوون بۆیە فرسەتێکی باشە دەرەنجامی و سەرکەوتنی شوقەکان بووە بڵێ بە دڵنیاییەوە شوقەکان شکریارێکی زۆری هەبوو بۆیە ئێستاش دەرفەتێک ماوە پێک دێ لە عیمارە ئەی و بی و سی ئێمە لە ئێستادا عیمارە ئەیمان تەواو کردووە تەسلیم کراوە نا تازە دەستمان پێکردەوە لە هەشتی دوو دەستمان بە ئیشکردن کردووە و بە فرۆشتنش کردووە باشە کاخێکی زۆر گونجاوماندانەوە بۆ شوقەکان باشە ئێمە زۆر جار خەڵکە بینین لەسەر داهاتێکی کەم یاخود با بڵێن ئەوەی کە هەیەی ناچارە بچێت شوقە بکرە لە بەرەوەی بە قیستە بەڵام دوجار ئەقساتەکە وای لێ کردووە لە بیری بێتەوە کە نرخێکی زۆر زیاتری پێیاوە ئێوە ڕەچاویەوەتان کردووە تا کابرا ئەچێتە ناو ئەم شوقەیەوە ئەوەنەی پێنەدا سبێنە نەتوانێت هەر نیوەی پارەکەی بۆ بکاتەوە ئێمە لە ڤێلاکان باسمان کرد کە ئاسانکاری تەواومان کردەوە لە شوقەکان زۆر زیاترشمان کردووە لە شوقەکان یەک ژووری و دوو ژووری سێ ژووریمان هەیە بۆ نمونە بێنینەوە یەک ژووری تەنیا 89 وەرقە دەدەی کە عەقدەکاکەی لە هەیکەل دەفعەیەت دەدەی لە کاتی وەرگردنی کلیل دەفعەیەت دەدەی
ئەکات نیوەی پارەکەت داوە باش ئەم هەرزانی ئێوە داتانناوە نەتان خستۆت سەر بنەمای چونکە ئەلێرەوە ئەمە مەسئولیەتە لەسەر ئێواکەوێ هەڵبەت ئێوە لە خۆتان زۆر دڵنیان بۆیە هاتوون لە شاشی کوردستان 24 وڵەن ئەمە ڕۆژەکەمانە کەواتەمە بەرپرسیارەتیە ئەو مەبلەغەکەمەی کە داتانناوە ئەو بڕێی کە دیاری کراوە بۆ پێشەکی و دواتر بە ئەقسات کار ناکات سەر کوالەتی بەرهەمەکانتان ئێمە لێرەوە دڵنیایی دەدەینە کڕێران کە لە ماوەی خۆیان پرۆژەکە تەواو دەبێ و ڕادستی خاوەنەکانیان دەکرێتەوە ئەمەیەک خاڵی باش بەڵێ پێشترش پرۆژەمان هەبووە لە کاتی خۆی و بۆ کوالەتی بەرز ڕادستی خاوەنەکانی کراوە زۆر باشە کەواتە بە هیوای ساڵی ئایندە پرۆژەکانی ئەوە یەکەکانی ئێوە هاوڵاتیان تیان نیشتەجێ بوو بن ئەوەی کە تەواو کراوە جا لەو ماوەی کەمەیە کە ئێواڵن ئینشەڵڵا خوا ڕزقی هەموو لایەک با بتوانێت سوودمەند بێت لەو پرۆژە ناوازە و گرنگی ئێوە زۆر سپاس بە هیواین لە ئێستادا وەکو لاڤیندەر ناوێکی گەورە لە شاری هەولێر هەم لە ڕووی شوقا هەم لە ڕووی ڤیلا ئاسانکاری تەواومان کردووە بۆیە داوا لەو کەسانەکەین هەر کەسێ نیەتی هەیە با سەردانمانکە لە بنکەی فرۆشتن بەشکم ببینە ساحێبی یەکێکی خۆیان بۆ هیواین ئینشەڵڵا ناوەکەشی جوانە لاڤندەر هەم گوڵێکی بۆن خۆشە و هیواین هەروە بێت ناوێکی جیاواز ماهڵ بژاردووە کە گوڵێکی بۆندار و خۆشە بۆندار و خۆشە و زۆر دەمێکیشە لاڤندەر کە لە چەندین بەرهەمی دیکەبێ ئەمە استراتیژێکی باشە بۆ بەرهەمەکەتان بۆ یەکە نیشتە جێبوونەکەتان پێم خۆشە هەر ئەوەش بووە ئەو دەنگدانەوەی دروست کردووە ئەو نرخە گونجاو کێشنی باش و کوالەتی بەرز و متمانەمان لە ناو خەڵکی هەیە الحەمدولله ئەمە زۆر گرنگەکە حاجی متمانە بگەڕێنەوە بۆ خەڵکتکە بە هیوایین کە پرۆژەی لاڤندەر لە هەر پرۆژەیەکە لە هەر یەکێکە کە بنیادیانێ ئەو متمانەیە بۆ کڕیار بگەڕێنێتەوە کە لە ماوەی ڕابردووە بەهۆی چەند پرۆژەیەکی خراپەوە لە دەستی بە دڵنیاییەوە ئەگەر لە خۆمان ڕانەدینین نەتوانین ئیشەکە بکەین ناین لە کەناڵێکی وەک کوردستان بچوارە ئەو قسەیە بکەین و بەڵێن دەدەین لە کاتی خۆیان ڕادستی خاوەنەکانی بکرێتەوە بۆ هیوای ئینشەڵڵا خەرمان بەرەکەت بێ و پڕبێ لە خێر و خۆشی و ببێتە مای باشی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوپاس بۆ هیواین کە پرۆژەی نیشتەجێبوونی لاڤندەر دەنگباتەوە و چەندین پرۆژەی دیکە و وەبەرهێنی دیکە چاو لە ئێوە بکات لەو جۆرە پرۆژانە زۆر سپاس بۆ ئێوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کەوا ئاسانکاری تەواوی کردو بۆ ئەو ئیشوکارانە زۆر سپاس بۆ ئێوە بەخێر بێت